بەهشتی خراپکاران نوێترین بەرهەمی یەکێک لە سینەماکارانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ئەویش مەسعود جەعفەریە کە بەم دواییانە لا 42هەمین فێستیڤاڵی فیلمی فەجردا بەشداریە کات بە بەشداری ژمارەیەک ئاکتەری ناوداری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. بەهشتی خراپکاران نوێترین بەرهەمی بڵندی سینەماکاری ناوداری لور مەسعود جەعفەری جەوزانیە لە بەرهەمهێنانی فەتحوڵڵا جەعفەری و جەوزانی و عەلی قائیم مەقامی لە یەکەمین نمایشکردنی خۆیدا لە بەشی پێشبڕکێی سەودای سیمرغ لە 42هەمین فێستیڤاڵی نێونەتەوەی فیلمی فەجر دەچێتە سەر پەردەی سینەما و وێنەکانی فۆتۆگرافی عەلی نیگڕەفتار لە فۆتۆگرافەرانی سینەمای ئێران بۆ بەشداریکردن لەم بۆنە و ڕووداوە هونەریەدا و بە ئامانجی ئاشناکردنی بینەران لەگەڵ ئەم بەرهەمە سینەماییە بڵاوکراوەتەوە. لە فیلمی بەهشتی خراپەکاراندا ژمارێک لە ئەکتەر بەناوبانگەکانی سینەمای ئێران لەوانە ئەمیر حوسێن ئارمان، لادن مستەوفی، سەحر جەعفەری جەوزانی و پیرژمان بازغی و چەند ئاکتەرێکی تریش ڕۆڵیان بەرجەستە کردووە. لە پوختەی چیرۆکی ئەم فیلم و بەرهەمە سینەماییەدا هاتووە کەسێکی نووسەر و گەنج کە چالاکی بواری کرێکاریە بە شێوەیەکی نەخوازرا و بەبێ مەبەست دەبێتە دیلی پلانەکانی تاوانباران و خراپەکاران.